من ناوم میدیا عەبدوڵڵا عەلیە، شێوەکارم بەشداریم کردووە لەم چالاکیە کە چالاکی بەرەنگان بوونەوەی تند و توژی ژنانە. بەم وێنانە بەشداریم کردووە کەوا هەرێکیە شێوەیەک باسی شتێکەکە، مەسەلەن ئەم بچووکانە بە تایبەت بەعزێکی بۆ ئێستا مەسەلەن وەکو خۆم حەزەکەم هەنێ شت هەڵبژێرم بۆ مناڵی تایە، بەعزێ مناڵ حەزی لە شتی مناڵانەیە و تایەتی بۆ ژووری میوان ئەبێ هەنێ گوڵی تایە. ئیتر منەوەعە یعنی لەوحەیەکی ژنان طبعاً من لەوحەیەکی تایە بۆ تند و توژی دژی ژنان لەوەیەکیان گرتووە دەستیان خستوەتە دەستیەک و دژی ئەم کۆمەڵگایە و دژی ئەم مجتەمەعەیە کە زەدی ژن ئەوەستێتەوە دایم کەوا دەستیان گرتووە بە دەستیەکەوە و زەدی ئەم مجتەمەعە هەستاونەتەوە هاتوونەتەوە پێشێ. تەنها نابێ ئێمە بەم چالاکیە بوەستینەوە، ئەبێ دایم چالاکی ترمان هەبێ، بەشداری بین لە ژیان، بەشداری بین لەم کۆمەڵگایە، بوونی خۆمان دەرخین بۆ کۆمەڵگاکەمان و دژی تند و توژی بوەستینەوە. بەڕاستی بەیاننامەی تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان بە بۆنەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ژنان. لەگەڵ ئەوەی ئێمەی ژنان لەم هەرێمەدا خۆمان بە بەشێک زانین لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و بەشدار بووین لە هەموو گۆڕانکارێ سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکاندا بۆ بەدیهێنانی ئازادی و دیموکراسی و دادپەروەری. دەبینین ئێستا پێشێلکاری بەرچاو هەیە بە مافەکانی ژنان بە ئەندازەیەک کە سەرجەم بابەتە مرۆڤایەتیەکان دەخاتە ژێر پرسیارەوە. ئەمڕۆ تراژیدیای تیرۆرکردنی کچان و ژنان یان ناچارکردنیان بە خۆکوشتن بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. ئەمەش بێگومان هەڕەشەیەکە نەک تەنها لەسەر مافی ژنان وەکو مرۆڤ بەڵکو لەسەر سامانە مرۆیەکانی وڵاتەکەمان و ئاسایش و ئارامی کۆمەڵگەکەمان. بەڵێ دەمێکە ئێمەی ژنان چاوەڕوانی حکوومەتین، چاوەڕوانی استراتیجی تۆکمە و فعلین بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی، چاوەڕوانی سەقامگیری سیاسی و ئابوورین کە هۆکارێکی سەرەکین بۆ ژیانێکی سەرفراز و گەشەی کۆمەڵگا، چاوەڕوانی پلانی پەروەردەیی و پاڵپشتی ڕاستەقینەین. داوامان وایە یاسا سەروەر بێت و ڕۆڵی داواکاری گشتی بەرپرسیارانە بێت لە ئاسی ئەو تاوانانەی کە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت. تاوانباران بە سزای خۆیان بگەن بە پێی یاسا و دوور لە دەستێوەردانەوە. هەوڵدان بۆ چارەسەرکردنی باری ئابووری خەڵک کە هۆکارێکی سەرەکیە بۆ زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان. دانانی پلان و استراتیجی ڕوون و تۆکمە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ژنان بە شێوەیەک لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ بێتەوە و جێبەجێ بکرێت و چاودێری بکرێت. ئەم بڕیارە ڕەتەکەینەوە و هەڵوێستیشمان ئەبێ بۆ ئەمە لە ڕۆژانی داهاتووە کۆڕووکۆبوونەوەمان ئەبێت و هەڵبەتە یاداشتی خۆشمان ئەبێ بۆ هەموو لایەنەکان لە هەموو شوێنەکە وڵین جێبەجێ نەکرد، لایەنی کەم لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت، چکە خەبات و تێکۆشانی ئێمە وەک تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان تەنها بۆ هەرێمی کوردستان نییە بەڵکو بۆ عێراقی شەو بگرە لە داهاتووشە هیوامان وایە بۆ وڵاتانی دەرەوەش بێت. ئێمە یەکی